لپرسیناش تندرستی افکار ما سوران کامرانی کو کارساته که دابرین دار بو 28 ایلون هیوا در باز بو ایل پرده لجام بردمان و مشکبران ایران بتایبت جل سروان نافچن کو بارگهن حزب رجلاتا کردستان لی هبینه پرده زرگویس و حتی کویجی افکار ما بیرامتت و حتی نو کجی هم بحث کن کو حتی نو کجی دلیمت گلده و اوجی بردام سرکار خوب تایبتی جی حتی اگر دیر جی بنوانه هر آگه نوچه و زانیارون روشه هنلی حتی تندرستایی باشتر بدی سانده مایکا خوبه نوی کریه مایکا بریندار لی هر جانوی ساخه بردام سرگاندن نوچه و زانیاریان او دیدی سا بردام به افکار ما سوران کامرانه وینه که تایبت دل سروک حکومت حریم کردستان دل افکار ما سوران کامرانی خزانه وی هفجناوی و دل افکار ما هی من دلو جهانه جرو که کل بش وی وینه هی جل آلیا و پرسا افکار ما و تندرسی افکار ما سوران کامرانی آتکرن و جل جاراجی سروک حکومت حریم کردستان برایکا افکار ماش کردستان بسیاری جنزیگی جوا هایداری روشا تندرستی سوران کامرانی بینه لی ابروب تایبتیجی لی پرسینا هری گرینگ وکه سروک حکومت بحث لیکر یاش همیا گرینگ ترجبی وانا جانو سلامتی روزنامه وانا نه پیشه و کاری وانا دا نوچه و زانیاری بلا بنا بلاف کرن لیا گرینگ جانو سلامتی روزنامه وانا بس وینه از بحث کنیم که سروک حکومت حریم کردستان مسرور بارزانی ما بس آگه داربونج روشا تندرستی بریندارین ایرشا پرده چا ویب سوران کامران نوچگان کردستان بسیاری کرد وی دیداره دا ما بس من اول پیش وینه سروک حکومت روشا تندرستی سوران کامران پرسی راگاند دسپیکی گرینگی و چاودریا روشا تندرستی سوران کامران و همو بریندارین ایرشا سرکوی و پرده و زرگوی زوانات کردن دزگین پیوندیدار جوانا یکسر راست پاردن هرچی پیتوی به جبور رزگار کردن جانا برینداران بکن. سروک حکومت حریم کردستان تکس کرد که تندرستی و جان و سلامتی روزنامه وانان هر تشتی گرنگ تره. سروک حکومت گوزی دست پیکی گلک خمبار بو کو تایبتیجی ام بحثاوی دمی بکن کو بلاف بونا نوچه شهید بونا سوران کامرانی گهشتی وانا. لی دیفرا دیار بو کو سپاس بو خوده کو او نوچه راست نبو. اما دمی تایبتیجی یعنی هر کارمنده که کردستان بسیار الجهه کی با ام گلک نراحت بین ویدمی ام دیدار و رافدین بین بغدای الوی رژیم مجارا گرم بی هر آلیه کی ول بغدای جی تندرستی افکار ما سوران کامرانی تا تپرسین زیاتر بحثا و دیدارت کن کو سروک حکومت حریم کردستان سپاسی و پیزانین خوش بوی حولین هم دلوه افکار ما کردستان بسیار آن زمان کو یکم چرکساتا بویری حول رزگار کردن سوران کامران دا و سر انجام کاری بچن جه بویری و بردمانه وی رزگار بکن و گویزنه نخوشخانه هم برجدان چگانه کردستان بسیار سوران کامران سپاس و پیزانین خوش بوی سروک حکومت حریم کردستان مسرور بارزانی آنی زمان و تکس کرد گل یکم چرکساتا بویره هست بوی گرینگی و چافدریا سروک حکومت کریه سپاس و پیزانین خوشی جبوی خلق کردستان بگشتی آنی زمان ام زیادتر بحثا روشا تندرستی افکار ما سوران کامران بکن او کارساته نبتنه بسری افکار ما سوران کامران و مایکا یا بریندار و کردستان بسیاری هات بلکه کارساته بی سر کردستان و گله کرد بگشتی هات حتی نو که او برینه نهاتیا چاره سر کردن نهاتیا درمان کردن یکم برینی نه بس پیویایی که و دو ماهی برین بد افکار ما سوران کامران پای که راسته خو دیش کرکوکت گل مدا بود سوران افکار ما و برای ما تندرستیات صحتات چاوتی باشی براگوری جوان صلاوت لبه توشر وق براوي بومن طبعا لتشاو او دوخي كهبو لسرت على استاي طبعا باشتر من الحمد لله سباس استايج بو خوي جورا سپاس بۆ پزیشکەکان سپاس بۆ هەموو هاوڕێ هاوکاران ئەوانەی کە خەمخۆر بوون پرسیاریان کرد ئەوانەی تەلەفۆنیان کرد بە هەموو ڕێگە جۆرەکەم بەڕاستی کە لە هەولێر بووم ینی 4 عملیات کرام 4 عملیات لە سەر یەک و 3 عملیات هەر کوبرا بوو ینی عملیاتی گەورە بوو کە دوای هەر عملیاتێک ینی هەموو نەخۆشێک مافیەوە هەیە مەسەرەن مسەکنی بە قوتی پێ بدەم بۆی ئازارشێنی بە قوتی پێ بدەم بۆی ئازارەکەی نەمێنێ بەڵام من دوای هەموو عملیاتێک بێبەش بووبم لەم مسەکەنە ینی پیان نادامەوت لەبەرەوەی تۆ منە ئێماگە مسەکنت پێ بدەین ڕیخۆڵە کوێرت ینی ئەوەی کە هەیە لە ناوسکێت
سستە بێ ناتوانێت کارکات تۆ ئازاری پێگەیشتووە ینی پارچی تیا بووە دەرمانێ ناوە دووریمانێتەوە دووجە بە تەبان بەسڕی خۆڵی کوێرە ئەمەلیات کرا بۆیە ینی من ئەو هەفتەی کە هەبووم هەموو شێ تا بەیانی بە دیار ئازاری خۆمە دانیشتومە و هیچ شتێکم لە دەست ناتوێتە ناوتومە حەزبی الله ونعم الوەکیل کاریم کە خوایە قوتم پێ بدە ئەو هەموو ئازارم کرد کە نوکە بەحەش بکەم نوکەستا ئازارم هەیە بەڵام کەمترە چ قۆناغەکە چۆرە سەر وەرگرتنی نەشتەرگەری تەمۆبینە یۆنجی خودێنەکە تێشتا ڕێکی دۆمۆینە پارچێ لە هێشتا لە زگما ماوە بەڵام هێشتا لە شوێنی مەترسیدارە نییە پێم مەسلەی پێم ینی لێرە شکاوە لە خوارەوە ئەوە شەوان ئازاری دەست پێکا بەڕاستی بەڵام ینی دوو ڕۆژ سێ ڕۆژەوە لە سەری بە 50 ڕۆم دکتۆرەکە وتیەوە دڵخۆشکەرە گە بتوانی لەسەری بڕۆی بە بەردەوامی چونکە ڕەنگاگەر لەسەری بڕۆی ترسیەوەمان نەبێت کە تو بشەلی مستەقبەلەن پێت بشەلی ینی چکە من دکتۆرەکە باسیەوە شکروتی ئەگەر بێت و چەند مانگێش کێش تا معلوم نەبوو ینی تی دەرەکەوێ بۆمان کە تو بزانام ینی کەسێکی ئەشەلی یان ساغەبی و ئەو پلاتین هەر لە پێتە بیان دەریکەین بۆ ئێستا هەنگاوی دڵخۆشکەر ئیشەڵا خۆم ئومێدم بە خۆم داوە ئیشەڵا ینی پێم سەقەت نەبێ و نەشەلتر نازانەوەی دیکەش لای پزیشکەکانەمێنێ من ئیرادەم داوەتە خۆم ئیشڵا دەهەمیت شتێک بەرەف باشتر بوونێ بچێت سۆران ئەس بەحسا حتا گەل هەڤڵاژی وەختێن نساغ بن ئەم بینین ئەم ڕاستی پرسە خەو و خواردنەوەناتکین خەواتە خواردن و خواردناتە باشتر لێ هاتیە یان هێشتا ڕەوشەکە خراپ دایە ئەزانی ژوان ینی قۆناغا بۆ من لە چاو بەراوردێکی بە هەفتەی یەکەم ئێستا تەبان باشترم لە چاو هەفتەی یەکەم بەڵام هێشتا ینی خەوم نییە شەوان بەڕاستی هێشتا ئازارم هەیە شتا ینی چۆن بڵێ قۆناغی ناخۆش ماوە لە پێشم بەڵام ترکە ئینسان حاڵەتی ڕیلێکرە لە بێرادە بداتە خۆی و هەرە بێ بڵێ خوا گەورەیە و غیرەت بداتە بەرخۆی و ئیرادەی هەبێ ژینە کەس ناتوانێت تەحملی و ئازارە گەورەیە بکە بەڕاستی تۆ 3-4 عملیات لە یەک هەفتەیە بکریت و هیچ مسەکن و ئەلەمێکت پێ نەدرێ هەر بە دیار ئازارەکەی خۆت و دانشیە تا بەیانی بەڕاستی مار تەنها بە قسە ئەوترێ تۆ دوو تەقڵ دەستە دووری تۆ ترامادۆڵێک دەدەنێت تا بەیانی بۆی ئازاری نەبێن زەوارە تۆ سی تەقڵ بە زگمیان دووریوەتەوە تقریبان 30 تەقڵ دوراوەتەوە بە بێەوەی دەمی بردومانێ و ئەو کارەساتە چێبی هەم توژی هەم مایکژی بریندار بینە لێ سوپاس بە خودی هین جیانەدات بەردامژ بووی گەهاندنا هەم پەیامەخ و هەمژی گەهاندنا نوچە و زانیارین و ئەس بارکم تو دێزیترین دەم ئەگەر تەندروستی باش تێ زڤڕیەوە لوی دەمی حتا ئەمژی بەغدای بین هەر کەسی پرسیارە تەندروستیەوەت کرد ئەس بارکم ji بووی وەژی یعنی دلێوە ڕەحەت بی دەما خەلکی تەندروستیەوەت پرسی ئەڤروکەژی خۆشحالی و دیدارێک و چاف پێکەفتنەکەەوە گەر سەرروکی حکوومەت هەرێمەوە کوردستانی مەسرور بارزانیژی هەبیە لوێرێ دیدارەوەدا و چاوە بەحساوی کارەساتێ وێ بردومانەی کرد ژوان تەمەم مایکەکەم برد دام ناوتم تەسەوڕەکەی مایکە بەدەست بە شەرێکەوەتە کە ئێستا هاتووە لەگەڵ تاقساکە ینی سەیری مایکەکە کە هەمووی خوێن و پارچەیە بە معجیزە من ڕزگارم بۆەوەی لەگەڵم بۆ هیچی نەماوە جەنابیانایی زۆر بە پەرۆش بوون زۆر نیگەران بوون ینی دیار بوو بە چاویان بەسەر و سیمایان بەڵام ینی ترەوە دڵی منێدایەوە و قسەی بۆ منە کرد و ئەی تێپەڕی شەڵی سنیە پلاتینەکەش لە پێت دەرەکەن ینی بەڕاستی وری بەرزکردنەوە زۆر کە قسەی بۆ کردم زۆر سپاسیەکەم ینی ئەو نیگەرانێکی قوڵم لێبینی و زۆر پەرۆش بوو زۆر ینی ئەوەی کە بینیم تێمان لە یەکەم ڕۆژەوە کاواڵەکەمان بی زۆر نیگەران بووین و هەر لە خەت بووینە و من زۆر سپاسم کرد و ماڵتاناوە بێ و من پێزانم و تر چیەکەوەی کە ڕوویدا ناوە ئاخفتنێن سەرروکی حکوومەت هەرێمە کوردستانی دیار بۆکو ji بووی وانە سڵامەتی و ژیانە ڕۆژنەمەوانەش هەر تشتی گرنگترە دەما ئەف ئاخفتنە گوتی یعنی بەرسڤاوە چبی تایبەتیش هین ڕاوشەکە گەلێک ئەف زەحمەتدا دەرباز بین جەختی لەسەر کردوکە ئێمە سەلامەتی و ژیان ئێوە بۆ ئێمە لەسەری هەموو شتێکەوە تا ینی ژیانی هەموو میدیاکار و ڕۆژنامە نووسێکە ئاچێتە هەر ئەو شوێنانەی کە ناوچەی خەتەرن
ینی ژیان و سەلامەتیان لە پێشترە لە هەموو شتێ بۆ ئێمە تر بەجددی نەمەزانی چی بڵم بەخوای ینی وتم نازانانی سێش کە دانیشتومە کە سەیری خۆمەکە من نازانانی بەڕاستی چۆن ماوم چۆن من ئەو کامیری بەدەستمەوە تا کامیرەکە کامیرێکی بچووکە ئەوەندەیە دوو پەنجە کامیرەکە ورد و خاش بووە لە ناو دەسم بووە کەوتووەتە عرز نازانانی دەستم سوبحانەڵای پارچەی بەر نەکەوتووە مایکەکەی دەستمە پارچەی بەرکەوتووە گشتی خوێنە جلو بەرگەکەمە چاکەتەکەمە لاپتۆپەکەمە هەمووی پارچەیە یعنی خی گەورە ینی شتێکە بڵم مەجیزەیە بەڕاستی یعنی مەجیزەیە کە من ئەوانی لە دەوروبەرم بوون هەموو سیرمەکردن دەبێت ئەوە بەپی ڕێمەک لەگە پێشمەرگی بەتەکمە بوو هەر هەموو گیانی بۆ پارچ هەر هەموو گیانی بۆ پارچەیەک پارچانی گشت گیانی ساسم و پارچە بوو سوبحان الله ینی تر من سێ پارچە چۆزکم شکر بخوا شوێنی خەتەری نەگرت بوو کە مەترسی لەسەر ژیانم دروستکە بە ناغی خطوڕەتم تێپەڕان لە ناوزەکی سەبەست پێم ماوە شەڵاوش تێپەڕێنم ئەتوانم ئەسمە سەر پێ و جارێکی دیکە دەست بکەمەوە بەشیان سپاس بخودێ دوکیومنتاریا تایبەت یعنی پێنگاوەک دیرژمرنێ ئەس بارکم وەژێ دیت يعني هل سەروێ کارەساتی بیا ساعت نەهونیڤ کوردستان بسیاری هاتە پەخشکردن لێ ئەس بەشێک لێ ناوە دوکیومنتاریدا نزانم تەنە ئانی زمان ئەس بەحسا ڕەوشە دەرونی بکەم یعنی حتا خەوناشدا ئەو دیمەنێن 28 ئیلونێ تێنە بەرچاوێتدا یانژی شمێشکێتە دەرکەتینە نوکە وڵی ژڤان ڕاستی ئەگە ڕازگۆ بن ئەگە خۆماتای سەلانی دەرونیم زۆر خراپ ینی زۆر بڕاتە بێ ینی لێرە لەم ژوورە کە خەوم شەوان جاروایە ینی سی شەو چواری شەو تام بەرزە بێتەوە یان لێک نەکە هاوارێکەکەم ئەلەم پاممە بڕنەوە ینی دوسێ جارام حاڵەتم بەس هەردیە ئەستەکەم پێمە بڕنەوە ینی لە خەو ئاستەکەم جاروای خەوە بینم مەسەن ساڕوغێ بەتەکمەوەدا لە عرز یعنی هێشتا ئەو یعنی ئەو کارەساتە کاریگەریەکان ینی لەسەر دەروونم ماوە بەڕاستی شتێکە تێ نەپەڕیوە بڵێ تێپەڕی و ڕۆیشتووە مەش کاتی چکە خۆ دەزانێوانی کە قوربانی جەنگن کاتیان زۆر پێویستە بۆی ئەو کارەساتە لە بیرکەیان تو بێنە پێشچاو خۆت ساڕوغێ بە بەرزی 2 مەتر تۆ دیمەنەکەت بینی لە دیکۆمنتارەکە کە لە دوورەوە لێدا ساڕوغەکە چی بەرزەکات ئەوجا و ساڕوغۆرە بەتەنیشتت بدا لە عرز ئێمە بەتەنیشتم دای لە عرز هەڕێک بەتەنیشتم بدا لە عرز ینی چی کاریگەریەشێ بێ لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سەحیەوە ینی بەڕاستی کارێ تەدمیرتەکانی ئەتروخێنێ بالفعل ئەتروخێنە بەڵامی تر ئینسانی مسلمان شەبە ئیرادەیە بێ و ئەمەی کوردی تر خۆتەزانی ینی چارە نووسمانی تر دیارە دەبێ ئاوا بێ و قەدەران یعنی ڕێگەیەکە دوێ دیدارێدا ئەوە هەندێک سەرۆکی حکومەت هەرێما کوردستانی ڕوونیشتین و بەحسا ڕەوشە تەندروستیەوە کرد خێزانە تەژی حاضر بی و هەفکارێ مەهێ من دەلوژی حاضر بی بوچی ئەف دوو کەسە گەلتە حاضر بین و ئەس حتا دەما کارەساتێژی بەحەس کرد بەو پێی کە خێزانم ینی بەڕاستی لە یەکەم ڕۆژی کارەساتەکەەوە کە لەگەڵ مابوو ژڤان من تقریبان هەفتەیە بۆ دەڕۆژ ینی لە بانک قەرێوەڵە نەمەتوانی هیچ بچوو لە ماهوا ینی حاڵەتێکی زۆر خراپیترەوەی کە لەسەر قەرێوەڵە بێت خۆتەزانی تەنانەت ینی ژیانی نییە خۆی تەواو حاڵەتی سەحیوانی وێرانە پێویستی بە کەسێکە خزمەتیکە خێزانم لەو دەڕۆژە زۆر زۆر بەکەڵکما هەتا مردن مەمنونیم زۆر سپاسێکم کە لەگەڵ مابوو بەڕاستی ینی لانی دەرونیمی پڕۆ کرد لەو ڕووەوە ینی دایمە قسەی بۆمە کرد ئەوەی پێ ینی باش بوو زۆر زۆر کە لەگەڵ مابووە ینی شتێکی کرد کە من لە بیرم نەچێ و ماوەسای بەجددی منە و دقی کە لێم قەوما ژبان ینی من ماوەسای من چەند دقی پێشەوە لەگەڵ مابوو دوورکەوتەوە یەکسە تەلەفۆنم بۆی کرد تما سەوارە فریام کەوە دوورمە کەورەوە زۆر چکە لێم ڕابینی ئەزانی ئینسان لە ژیانی خۆیان لە تەجروبەی خۆیان چەندێ هاوڕێت زۆر بێ هەر لە چەند کەسێک ڕابینی کە فریاتکەوە و بەدەمتەوە بێ و بەهاناتەوە بێ بۆی لێم ڕابینی کە ئەگەر بێت و ساڕوغ لەبان سەرشم بێ ئەو فریامەکەوێ دێ دەرمەکە لە ناو ژوورەکان بۆیە یانی ئەو دوو کەسێش ئەمڕۆ ینی لەگەڵ ماوە سۆران ئیشڵا هێدی تەندروستێتە بەرەو باشتر بچێت لێ ئەس ڕاستی ئەس حەسکم ئەس
نزیکترین دم بجمتش کرکوک افکار من سوران کامران دیل مدن و چاو زانیاریان دیگه هینت و سوزه تو دی کنگی دیمه کنگی تو دی مایکا خو و دیسا ام تبه بینین ام بجنتا نو چاو زانیاری چه هنه انشالله کاتیه کم جوان کاتیه انشالله گلک سپاس بوده از گلک خوشحالم سوران افر کم تو دیتی پیشالله دی تندرستی و باشتر به افکار من سوران کامران پای که راستا خوش کرکوک دیل مدن گلک سپاس بوده سلاف با مالباته زور سپاس به وش که کشیدم زور سپاس